ساڵانی پێشووە بڕی 200 مێگاواتمان لە ڕێگەی کۆمپانیای ماسەوە ئەنهات بۆ کەرکووک. ئەو کاتە ئێمە داراییەکی کەمان هەبوو بە حقیقەت ئێستا ئەو داراییەمان نەماوە. ئەو کێشەیە کە هەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم توانای کڕینی گازۆیلی نییە بۆ یەکەکان هەتاکو و کارەباکە ئینتاج بکە و بینێرە بۆیان. حکوومەتی بەقا ئێستا بە بڕی تقریبان 370 تا 380 مێگاوات دامینەکە لە ڕێگەی وەبەرهێنەرەکانەوە دوو کۆمپانیایەکەوە کە ئینێرێ بۆ مووسڵ ئێمە هیچ ڕێگر نەبووین لەو. کەرکووکیش زیاتر پێویستە ئەو کارەبایی کە لیان بڕاوە لەلایەن وەزارەتی کارەبای بەغاوە کە ئەنرێ بۆ مووسڵ ئەوە بگەڕێنەوە بۆ خۆیان بۆ ئەوەی زیاتر کارەبایان هەبێ. ئێمە لێرەشەوە ئەڵێم هیچ مانعێکمان نییە ئەو کارەبایە بگەێنین بە 250 مێگاوات بۆیان ئەگەر هاتوو فیول و سوتەمەنی دابین بکەن بۆ شەریکەی ماس دوو یەکەی وەستا بەکار بهێنێ و ڕەوانەی کەرکووکی بکات.